هێزی ئاسمانی ئەمریکا و دەسەڵاتی پێدراوە 3500 فڕۆکەوانی شەڕی هەبێت، بەڵام ئەو هێزە 725 فڕۆکەوانی کەمە. کەمهێنانی فڕۆکەوانی شەڕ بەهۆی کەمبوونەوەی بودجە بوو کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 2010 عێراقی جێهێشت و ئێمە چاوەڕوانی دەکەین ئەفغانستانیش بەجێبێڵین، وەک ژێنەڕاڵ جان کوپێر دەڵێت. ئێمە پلانمان بۆ داعش نەبوو، ئێمە پلانمان وا بوو بەگەڕێینەوە وڵات. لە بنکەی لەشکری هێزی ئاسمانی لانگلەی ئۆستێس فڕۆکەوانان دەڵێن ڕوودا و کردارەکانی بەردەوام وورەی ئەوانی تێکداوە. بڕیار وا بوو دوای 45 ڕۆژ بگۆڕدرێن، پاشان بوو بە 90 ڕۆژ، دواتر کردیان بە 120 ڕۆژ، ئێستا بۆتە 6 مانگ و بۆ پۆستە گرنگەکانیش بۆتە 1 ساڵ. تەنیا ئەو ڕووداوانە نین کە دەبنە هۆی ئەوەی فڕۆکەوانان دەست لە کار هەڵبگرن. کاتێک لە نێو وڵاتن ئەوان ئەغڵب کاری زیاتر دەکەن بۆ ئەوەی ئەرکەکانی بەڕێوەبەرایەتی و کارایی لە فڕیندا ئەنجام بدەن. هێزی ئاسمانی لەم ساڵدا لە چاوپارەکە مەشق بە 135 فڕۆکەوانی زیاتر دەبینێت، بەڵام وێ دەسێت ئەو ژمارەیە کەمتر بێت چونکە 40% فڕۆکەوان بۆ کۆنترات لە ساڵی 2016دا ڕادەگرن، ئەوەش قەیرانێک لە نێو قەیرانێکدایە. کەمبوونی فڕۆکەوانی شەڕ لە دەمێکدایە فڕۆکەکانی هێڵی بازرگانی کە پەروازی زیاتر و بە بەرنامەیان هەیە و موچەی زیاتریش دەدەن بە دوای فڕۆکەوانی زیاتردا دەگەڕێن. ئەگەر تەنیا بە بیری خۆم بە بێگومان درێژم بەکار دەدا، بەڵام ڕای بەرەماڵەکەشم بۆ ئەو کارە گرنگە. ئەگەر ئەوان گوزەرانیان باش بێت ئەوە ئێمە دەمێنینەوە، ئەگەر ئەوان پێویستیان بە من هەبێت کارێکی دیکە ئەنجام بدەم ئەوە کۆتایی بەکاری فڕۆکەوانی دێنم. فڕۆکەوانی پێشوو تامهاند لە 2013 هێزی ئاسمانی جێشت و ئێستا وەک پارێزەر لە واشنگتۆنی پایتەخت موچەی زیاتر وەردەگرێت. هەندێک کەس دەڵێن ناکرێت پارە لەسەر هەر شتێک خەرج بکەیت. ئەگەر بڵێ پاداشتی فڕۆکەوان ئێستا 500,000 دلارە و هەت بێت دەستەبەری دەکەم کە دەتوانی گرفتی داهاتی فڕۆکەوان چارەسەر بکەیت. هێزی ئاسمانی داوا لە کۆنگرێس دەکات پاداشی هەر ساڵی فڕۆکەوانی هەتا 48,000 دلار زیاد بکات. وەزارەتی بەرگری هیوادارە ئەوە گونجاو بێت بۆ ئەوەی فڕۆکەوانانی بازمون بگەڕێنەوە بۆ ئەوەی کردارەکانی خێرایی هێزی ئاسمانی ئەنجام بدەن و کەسانی نوێ مەشق پێ بدەن. بۆ ئێستا ژێنەڕاڵەکان دەڵێن ئەوان دەتوانن هەموو پەروازەکانی پێویست بۆ هێڵەکانی پێشەوە لە دەرەوە ئەنجام بدەن، بەڵام ئەگەر هەوڵەکان بۆ خەیرانی فڕۆکەوانان سەرنەکەوێت ئەوە بە خێرایی ئەو تواناییە لە دەست دەدەن. ئێمە ئێستا چاو لەو مەسەلانە دەکەین، ڕەنگە ئێمە لە ماوەی ساڵیدا بێت ناچار بین لە کردارەکانی کوادەرانی بەرەکانی پێشەوە کەم بکەینەوە. ئەوەش مانای ئەوەیە هێزی ئاسمانی ناتوانێت بە خێرایی فڕۆکەوانان بنێرێت کە ژمارەی کوژراوانی شەڕ زیاتر دەکات. ئەگەرچی هێزی ئاسمانی هەڵبەت هەر هەوڵێک دەدات ژمارەی فڕۆکەوانانی شەڕی زیاتر بکات، چارەسەرێکە ڕەنگە زیاتر لە 10 ساڵ بخایەنێت.